دەزانن چی لە ورچە کوژراوەکەی باڵەکایەتی دەکرێت فڕی نادەن بەنیازن مۆمیای بکەن. دوێنێ لە 1964ەوە هەواڵی کوژرانی ورچێکی دەگمەنی باڵەکایەتیمان بڵاو کردەوە. ئەمڕۆ لێپرسراوی ژینگەی سۆران دەڵێت ورچەکە نانێژین و فڕی نادەین بەڵکو مۆمیای دەکەین و لە شوێنێکی گشتی ناوچەکە دایدەنێ. هەرچەندە قایمقامی قەزای سۆران دەڵێت هێنانە خوارەوەی ورچەکە کارێکی سەختە بەهۆی ئەوەی لە شوێنێکی بەرزەوەیە و ناشتوانن هەلیکۆپتەری بۆ بفڕێن لەبەر ئەوەی لە سنووری ئێرانەوە نزیکە، بەڵام هەوڵ دەدەن بیهێننە خوارەوە و مۆمیای بکەن. لەگەڵەوەی لە کۆڵینەوەیان دەست پێ کردو بۆ دەستگیرکردنی ئەو کەسەی کە ورچەکەی کوشتووە تاوەکو ئێستا نەگەشتونەتە سەرداوێت، دەژڵێن سزاکەی 10 ملیۆن دینارە و ئەگەر کەسێک بێت کە پلەیەکی هەبێت فەرمانبەر بێت یان پلەیەکی سەربازی هەبێت سزاکە بۆ 2 ئەوەندە زیاد دەکرێت. وردەکاری زیاتر لەسەر ئەم بابەتە لە ماڵپەڕی 1964 کە یاردی بەردەسە دەتوانن بینەرن.